بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان و خۆشەویستان بینەرانی کەناڵی دیمەن لە بەرنامەی ڕووناهی لە خزمەتتانە. خوای پەروەردگار تاعەت و عیبادەتی ئەم مانگەی لە هەمومان قبول کردوێ. وەک دیارە ئێستا ئێمە ئەمڕۆ لە خورماڵین، لە ناو مزگەوتی گەورەی خورماڵەوە، ئەو شوێنەی کە شوێنی مەلا گەورەکان بووە، شوێنی عالمەکان بووە، شوێنی زانا و داناکان بووە. مامۆستا ئەحمەدی شافعی تایە خوێندوێتی، مامۆستا مستەفا زەڵمی تایە خوێندوێتی، کاک ئەحمەدی موفتیزادە تایە خوێندوێتی، لە شاعیرە گەورەکان سالم و قانع و نالی تایە وانەیان خوێندووە. حەزمان کرد ئەمڕۆ لە خزمەتی خەڵکی خورماڵا بین، باسی بابەتێک بکەین کە زۆر گرنگە بە ڕەمەزان، پەیوەستە بە ڕەمەزانەوە. ئەویش ئەوەیە ئێمە چۆن کاتەکانمان بەسەر بەرینیان، چۆن کاتەکانمان بەسەر ئەبەین. بە تایبەت مانگی ڕەمەزان مانگێکی سی ڕۆژەیە، یعنی بەردەوام نییە، لە دەستمان ئەڕوا و بە تایبەتی تر لەو مانگەیە کۆمەڵە عیبادەت و پەرستشێک هەیە لە دوای ڕەمەزان ئەجر و پاداشت و خێرەکەی بەو جۆرە نییە کە وەک لە ئەم مانگەیە بوونی هەیە. حەزەکەم بچینە ناو خەڵکەوە، زیاتر خەڵک بدوێنین، بزانین ئەوان چۆن کاتەکانیان بەسرە بن لێرە و چۆن بەرنامەکانیان ئەخەنە ڕوو بۆ ئێمە، ئامۆژگاریان چییە بۆ خەڵکی دوای خۆیان، زیاتر گفتوگۆیان لەگەڵا بکەین. چونکە بەڕێزان ئەوەی کە گرنگە ئاماژەی پێ بدرێ، ئێمە هەمومان ئەم قسەیە ئەڵێینەوە، ئەڵێین کات وەکو شمشێر وایە ئەگەر نەی بڕی ئەت بڕێ، بەڵام بە فعلی چۆنە؟ تۆ ئێساکە من دەسم بەتاڵەوە دانیشتومە، هیچ ناکەم، نە ئەستەغفیرڵڵایەکەکەم، نە زکرێکەکەم، نە کتێبێکە خوێنمەوە، کا هیچ کارێکی چاکم نییە، دەستم بەتاڵە. باشە کە دەستت بەتاڵ بوو ئەبیتە نێچیری نەفسی خۆت، نەفسیشت بەهێزە، لەگەڵ خوای خۆتا خۆت یەکلایی کردوێتەوە. باشە، بەڵام شەیتان وەسوەسەت بۆکە، کەواتە وەکو وتراوە هەر کەسێک خاڵی بێ لە پلان، خاڵێ ئەبێ لە پیلانی کەسێک پلانی نەبێ، خوتەی نەبێ، نەزانێ ئێستا چیەکە، سەعاتێکی تر ئەچێ بۆ کوێ، ئەبێتە هەدەفی، ئەبێتە ئامانجی کەسێکی تر لە مەشروعی کەسێکی ترا، ئێتر ئەو کەسە نەفس بێ، ئەو کەسە شەیتان بێ، ئەو کەسە هاوڕێی خراپ بێ، بەکارتەهێنێ. کەواتە زۆر گرنگە تۆ دەستت بەتاڵ نەبێ بە بەرنامە، تەنانەت پەرستشەکانیشت، عیبادەتەکانیشت، کاروکردەوەکانیشت و بە تایبەتی تر لە مانگی ڕەمەزانە بە بەرنامە بڕاتە ڕێوە. ئێمە ئەمڕۆ ئەچینە ناو خەڵکەوە لەگەڵ ئەو برا بەڕێزانەیە، ئەو خوشکە بەڕێزانی کە لە بازارەکان و بڵین ئەو شوێنە گشتیانە کە بوونیان هەیە، زیاتر ئەیان دوێنین، بزانین مانگی ڕەمەزانیان چۆن بەسەر بردووە، چۆن بەسەری ئەبەن، کاتەکانیان چۆن دابەشەکەن. گەنجێکی زۆر هەیە بەجددی لە بەیانیەوە یان لە پارشیەوە ئەخەوێ حتا مەغریب هەڵناسێ لە خەو. ئێمە عیبادەت نییە، ئەمە لەم لا دڵی خۆشە بە ڕۆژووە کە هەڵەسێ بانگی مەغریبە. یعنی ئەم کەسە ڕاستە وەکو سووەڕی، وەکو ڕواڵەت ڕۆژووی گرتو ئاڵێن بە ڕۆژووە، بۆ چونکە نەنانی خواردووە، نەئاوی خواردێتەوە، بەڵام ئەم کەسە بێهۆش بووە، ئاگای لە خۆی نەبووە. لەگەڵ ئەوەیە ئێمە نامانەوێ کاتێک کە بە ڕۆژوو ئەبین ئاگامان لە خوا نەمێنێ. ڕاستە خواردن و خواردنەوە شتێکی ئەساسیە بۆ ئەوەی تۆ بە ڕۆژوو بی، بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبێ ڕۆحت پەیوەست بێ لەگەڵ خوای پەروەردگارە. ئەی تۆ قورئان خوێندنت هەیە، ئەی تۆ نوێژەکان کاتەکانی، ئەی تۆ زکرەکانت هەیە، ئەی تۆ سەردانی خزم و کەست هەیە، کۆمەڵێ واجیباتی تر هەیە تۆ بۆ ئەوەی بەجێیان بگەێنی. اینجا ڕەمەزان بە کاملی تۆ ئەتوانی احتیوای بکەی و ڕێز و قەدر و بەهایەکی بۆ دابنەی. لەگەڵمانە بمێننەوە، ئەچینە ناو ئەو خەڵکە، زانین ئەوان چیەڵێن لەم شوێنە دڵگیرەوە، ئەچینە ناو بازار و شوێنە گشتیەکان و بفەرمن لەگەڵمانە. یا الله.
بەڕێزان هەر لە مزگەوتی گەورەی خورماڵە ماوی طبعا خەڵکێکی زۆری بۆ دێ لێرە چەند برایەکی بەڕێزمان بینی حەزمان کرد مادام خەڵکی ئەم دەڤەرن بچینە خزمەتیان و لێیان بپرسین بزانین لە ڕەمەزانە کاتەکانی خۆیان چۆن دابەشەکەن و پەرستشەکانیان چۆن ئەنجامەدەن ئەچینە لای ئەم مامۆستا بەڕێزە سڵاوی خۆی گەورە لێ باشە یاخوا سەربەرز مامۆستا ڕەمەزانی ئەم ساڵ چۆنە بینی لە خورماڵ والله من خەڵکی بیارم باشە من ئەتوانم زۆر دوور نییە وەزعی بیارە بۆ باسکەم ئێرەش تقریبان هەر ڕوو بە ئەوێ لە یەک نزیکە بێتەوە بڵێ ڕەمەزانی ئەم ساڵ ئیشەڵا بە خۆشەی بین ئینشەڵا بە فەراح باشە جەنابتان لە ڕەمەزانە چۆن کاتەکانتان دابەشەکەن چون ئێستا من لەم بەرنامەیە باسی گرنگی کاتەکەم کەسێک کە دەست بەتاڵ بێ لەگەڵ کەسێک کە سەرقاڵ بێ بە کۆمەڵێ بابەتی باشەوە کۆمەڵێ کاری باشەوە جەنابتان کاتەکانتان چۆن دابەشەکەن عادەتەن لە لای ئێمە کات دابشکردن بە پێی ئیش کەوتووە هەیە ئیشی هەیە ئەچێ بەسەردەم ئیشی شەو بە ڕۆژوشە بە ڕۆژوشە لە کاتی کرێکاریشمانەیە هەر کرێکاری ئەکا و کار ئەکا و بە ڕۆژوش هەتا ئێوانش ئەرێ وەڵاهی هەشمانە ئیشی نییە ئەخەوێت تانی وڕ کامیان باشترە وەڵی ئەگە بۆ ڕێبکەوەی خەوتنی ئیسراحەت بکەیت لە ڕەمەزانە باشترە بەڵام ئیشەکە تەبعاً خێری زیاترە و بەرەکەتی زیاترە و خەڵکێکی وەکو نەفسی ئینسان حەزەکە بخەوێ بیسراحەتی بێ باشترە بەڵام وەکو ئەجر و پاداشت و ئەو بابەتانە لەگەڵ لە ئیشەکە باشترە و قوتێکی حەڵال پەیاگا بۆ ماڵ و مناڵی ڕۆژوێکی باشە گرێ ڕۆژۆکەی ئەو فەرقی لەگەڵ ئەوانێتر کە بەتاڵن زۆر جیاوازی هەیە باشە ئێوە ئەو گەنجانەی کە ئەڵێن ئێمە بە ڕۆژوین لە بەیانەوە ئەخەوێ حتا ئێوارە نا شەوان ناخەون تا مەلابانگان لە مەلابانگان و ئەخەون تا نیوەڕۆ تا عسر وڵی دراوسێمانەیە نزیکی مەغریب خەبەرم کردووە و بانگ کولکول هەرسە بانگیان ناوە ئاوە ئەرە وڵی دراوسێشتا ئەرە وڵی باشە ئەمە چۆن خراپە باشە نەوەڵا باش نییە نەوەڵا باش هەر وەکو عرف و عادەتی کۆن ئێمە لە زمانی کۆنەوە باو باپیرانمان وایان هێناوە زوو خەوتون پارچەویان کردووە نوێژیان کردوێتەوە احتیاتی خەوتن بەیانیان هەڵساوان بەسەردەم ئیش و کاریانەوە ئیش و کارەکانیشیان ڕۆشتووە و ڕەمەزانەکەشیان گرتووە ینی تایمی خۆیانیان تێکنا وەکو یەک تایم ماوەتەوە ئەوە لە هەمووی باش ئێمە کێشەی ئەوەمان هەیە لە دوای ڕەمەزان بە یەک مانگ خەڵکی ئێمە تایمی خەوی نایەتەوە تایمی ینی ئەوە بەڕاستی گرنگە ئاماژەی پێ بدرێ ئیشەڵا دێمەوە لای جەنابەت حەزەکەم ئەم مامە بەڕێزە ژوەرگرم سڵاوت لێ بێ ئەحواڵە باشە شکر جەنابەت خەڵکی خورماڵی وایە لێرە عادەتەن خەڵکی کاتەکانیان چۆن دابەشەکەن لە ڕەمەزانە وڵا کاتەکانی وەکو ڕۆژوو خەڵک بژێوی ژیانی خۆی دابین ئەکات و پاشەوان پێش مەلا بانگدانەڵەتێت و ڕۆژوو دەدەکا بە دەستنوێژگرتن و ڕۆژوگرتن و ئەمانە تا بانگ ئەفەرمێ بانگی فەرمووتر کۆتایی بە ڕۆژەکەی ئێنێتر حرامە شتێ بخوا چونکی ئەشێت بەڵێ ئەمجارە هەرکەتە ئیشی بێ ئەچێ ئیشی کاری خۆی کات و هەرکەتێکیش ئیشی نەبێ وەکو ئەم گەنجانە ئێوارە شەوان ناخەون تا بەیانی کە بەیانی کاتی ڕەمەزان بێ و سەڵات و شتکا بۆ بەربان بۆ نین ڕەمەزان ئەچێ کاکە ڕۆژی خۆی ئەگرێت و بۆی ئەخەوێت تاکو عەتر تا عەتر ئەخەوێت لە عەتر هەڵەسێ ئەو کاتێکە هەڵساتە تۆ ئەگەڕێت و دوایی ئەچێ مەغریب ئەمە کار و پیشەی گەنجی کار و پیشی گەنجی ئێمە ئەوەیە هیچ ئیش و کاریان نیێت بەسەمە خراپە دەی بڵێشی بەخوا ئەخەوە نەخەون تا عەتر عەتر نوێژەکەی کات و ئەتە بۆ خۆی لەوەی ئەو گەنجانەی سە ئێمە پێمان بڵێن باشە مامۆستا من چی بکەم لە جیاتی ئەوە ئێمە بەوانەڵێن مەخەون ئەی چی بکەیت ئیژی نەبیکە جاکە ئیژ نەبێت لە بازار ڕابگەڕێ بۆچی چاوی با چاویشی داخرێ باشە نەک چای بکرێت ئێمە ئەزای من ئەمەوێ ئەوە بگەێنم ئیژ نییە بێجگەلەوە کەسەکە ئەمڕۆ ئیشی نییە باشە لەوە باشترە من بە خەو بەسەری بەرم یان کتێبێک بخوێنمەوە یان گوێ لەوانەیەک بگرم یان زیکرێک بۆ نمونە یان کارێکی بە سوود بکەم باشتر باشە یام کتێبێ بخوێنێتەوە باشە یام ناوی خوا بەرێ نوێشکە باشە بەڵام ئەوان گرتویان بەخەوە دی کاکە خەوەکەش بخوا خەوی زۆر بەڕاستی ئینسان تەوەزەلەکە بخوا لە ئیش و کاریەکە لە تەمەڵ دەرەشێ دوایی ڕاست
بە تەمەڵی دەرەچێت لێرە گەنجێکی زۆر تووشی ئەو تەمەڵیە بوو زۆر وڵات تەمەڵ بوون خۆی زیاتر کێشەکە نەبوونی ئیشە بێجگە لەوەش ئەو یاریە ئەلکترۆنیانی کە هەیە ئەو مۆبایل و ئەنتەرنێت و ئەو بابەتانە زیاتر بە شەو خەڵک ئەکتیڤە بە ڕۆژیش وایە ئەرە وەڵا بەشەوە زۆری بەشەوە عالم خەیەکی ئەنتەرنێتە تا مەلا بەنگدان تا ڕۆژوو ئەگرێ ئەتێک بۆی ئەخەوێت تا دیتەن عەسر ئەرە وەڵا خەتای ئەم ئەنتەرنێتەی و ئەم بەڵام کاکە حکوومەتەکەشمان دەسەڵاتەکەشمان کاکە ئەم خەڵکە دامردێنێ ئەشێ بەسەر ئیشی خۆی خۆڕژی خۆشیەگرێ بەڵام دامردان نییە حیج نیە تە کابرا بۆ خۆی ئەڵێ بخەوم باشە تا من بگەڕێم بەڵێ باشە مامۆستا خەڵکی خورماڵ ئەم ڕەمەزانەی کە ئێستا ئێمە تایین جیاوازەکەی چۆن ئەبینن لە ساڵانی ڕابردووە ڕەمەزانی ساڵانی ڕابردوو جیاوازی چی بوو لەم ساڵ وڵات جیاوازی ڕەمەزانی جاران عالم ئەچوو بەلای ئیش و کاریۆ چاوی لە معاج نەبوو لە کاتی ئێوەیە لە کاتی ئێمەیە کاتی ئەچوو بۆ دەرعاتی ئەکرد گەرمی ئەکرد نۆکی ئەکرد نیتی ئەکرد ئەچوو بۆ ئیش ئەچوو بژاری ئەکرد بەڵام ئێستا کاکە کاراتانی هاتووە دەرمان ئەچێ لە بازار ڕاکڕێ وەشێن لە گەنمەکان ئەوەنە گیا دەرنایە وەشێن لە نۆکەکان گیا دەرنایە ئەتر ینی بە سەعاتی ئیشەکەی خۆی ڕاپەڕێنێ بەڵام جاران وان نەبوو ئێمە ئەچوون لەقەلەقە گیامان هەڵەکێشا بە هەفتەیە دوو هەفتە جا ئەو بەشە نۆکە و بەش و گەرم و شتمان پاکە کردو تێگەی بەڵام ئێتەوانە بە سەعاتێک دەرمانی ئەوەشەین بە مزەخە ئەمە جاران لە ڕەمەزانە ئەو بابەتان جاران لە ڕەمەزان ئەتە بەڵام ئێتە ئەو کاراسانی هاتووە دەرمان هاتووە دەرمانی ئەوەشەی نە نۆک گیای ئەڕوێ نە نیتک نەگەنم ئەنجاتر باشە ئێوە جاران لە ڕەمەزانە خەوتان چۆن بوو خەومان وەڵای ئێمە هەر ئێوارە نییە نانی شامان ئەخوارد و کاکە نوێژ شامان نەکرد و ئەخەوتین تا بەیانی پێش بەیانی کاتی ڕەمەزان تا کاتی ڕەمەزان هەڵەتان دەستمان کرد بە ڕۆژوگرتن و نوێژمان نەکرد و ئەخەوتین دیتان سەعات 6 دەڵەتاینەوە ئەچین بۆ ئیش باشە ئەمە ئەم پرسیارە ڕوبەڕووی ئەم مامۆسایە بکەمەوە مامۆسا لە سەردەمی ئێوە بڵێ خەوتان چۆن بوو لە ڕەمەزانە بە تایبەت لە سەرزەمانی کۆنا هاوا خەو نەبوو هەموو کەس ڕۆژ بەلای ئیش و کاریەوە احتیادی وەکو گەنجێک گەنجی ێسە نەبوو سەعات 12 و یەکوانە هەڵسێ بەیانی زوڵەسا بە سەردەم ئیش و کاریەوە ژنەڵە سات یەک تەژنانی کرد مناڵی بەخێوە کرد مانگایە تۆژی حیوانی ئەدۆژی هەمووی بەڕێە کردەوە بە ڕۆژوش بوو خەڵکیش فەلع بوو ئەڕۆژ درێنەیە کرد وەڵا بە زمانی بە ڕۆژوە ئەهاتۆ بە ڕۆژوو بوو ئەکشە تا ئێوارە بانگ بوو ڕۆژیە کردەوە بە ڕۆژوش بوو ئەم ناڕحەتی ئێستا باوکەکە بە کوڕەکەڵێ بڕۆ دوونان بێت دایکەکە نان ناکە ئەگەر نانەوە نەبێت لە بازارە نانیان نیە بخۆن ێوارە ژنی لایەمە ئەوەنە نانیە کرد سەردەسێ هەزار نانیە کرد تا ئێوارە تانی وەڕۆ بە ڕۆژوش بوو ڕەمەزانی ئەو مناڵی بەخێوە کرد مانگایە دۆشی حیوانی ئەدۆشی یارمەتی پیاوە گسک و باڵەکڕێ لە من توان کۆ کردو ئیشی لە هاوشانی پیاوەکەی کرد بە ڕۆژوش بوو باشە ڕەمەزانی ئەو کات خۆشتر بوویان وەڵاهی ئەو کات خۆش هەموو تام و لەزەتێکی ئەوسا لەگەڵ ئێستا ئەستا ئاسمان دوور ئەوەنە بلەزت بوو خەڵکی باش تەبعەتی باش دڵکراوە لەگەڵ یەکترا بێکینەوە بێغەرەز یارمەتی یەکتریانە هاری کاری هەبوو ئێستا چی براگەن ئێستا لەوە ئاگرە تێبەر بێ کرد بەرزن ناکات سبحان الله ئەرێ وەڵاهی برا زۆر فەرقیە لەگەڵ ئەو وەختە ڕاستە بەرەکەتی ئەوسا زۆرتر بوو لە ئێستا لە ڕسقا لە ئیشا لە هەموو شتێکە کورە پێ قەسابی ڕەمەزانان شەوەکان شەوە پیرۆزەکان تاکەکان هەموو کەسێک لە نانساجیەوە بیگرن هەتا لقم و تا شەکلەمە و تا کاکڵە و خورما ئەیان هێنا بووە مزگەوت 100 سینیان دانا تەلی لەیان بەسەرا کرد تا وەختی پارشەوە تۆزیان کرد بە مرخەڵکا و شتێکی جیاواز بوو خەڵک پیرۆز بوو خەڵک هەستەکەی ئێستا ئەوە کاڵ بۆتەوە کاڵ بۆ تۆ نەماوە خاڵۆگیان هەر نەماوە ئێوەران خێرەکەن چوان نانساجێنێرن بۆ ماڵان وتەوە ئەو وەختە ژنێک دانیش دە تەشت هەویری ئەکرد بە نانساجی و بۆ خانەقایان نار لە بیارەدایان ئەنا بۆ ئۆفەقیانە بۆ خەڵکە پیرۆزی ژێ بوو تەبەرکی ژێ بوو قورانیان بەسەر خوێن و تا پارشە و پارشەوی کەس بەشی خۆی بردو ڕۆژە بۆ ماڵ دەفەرموودێ ئاوا بوو برایگەنەوە دەست خۆش بێ مامۆستا زۆر خۆشحاڵ بووم ئەمە بە کورتی جیاوازی ڕەمەزانی ساڵانی ڕابردوو لەگەڵ ئەم ڕەمەزانەی ئێستایە خی پەروەردگار بیکاتە مای خێر و خۆشی و بەرەکەت بۆ هەموو لایەک ئەچین خەڵکی ترە بینین ئەچینە خزمەتی ئەو بەڕێزانەی تر
لای ئەمان ئێرانێ کاڵێ مەرەخەسە بین زۆر سپاسانەکەی سەربەرز بن یاخوا خۆی گەورە لێتە ڕازیم ئێمە زۆر خۆشحاڵ بووین یاخوا سەلامت بن. کات هێندە گرنگە بە تایبەت لە ڕەمەزانە ئینسان ئەبێ وەکو ئەو چەند دیێڕە شعرەی کە سابری باسێکە ئاوا بێ ئەڵێ هەر کەسێ تاالبی شەمعی تەڵعەتی جانانە بێ شەو ئەبێ خوڵق و ڕەوشت و سەنعەتی پەروانە بێ با دڵ و جەرگی بە خەنجەر پارە و قیمەکەن دەنجی ئاخ و ئۆفی نایە چانیە گەروانە بێ ئینسان ئەگەر بیەوێ شتێکی زۆر بە نرخی دەستکەوێ بەڕاستی ئەبێ شەونخونی بۆ بکە و لە پێناوی خوای پەروەردگاریشە ئێمە حەزەکەین بگەین بەو حەزەکەین بگەین بە ڕەزامەندی ئەو ئێ باشە ئەبێ کار و کردەوە بکەیت ئینسانی وا هەیە جاری وایە گاتە پلەیەک ئەڵێگە بە خەنجەر پارە و قیمەی بکەن دەنجی لێوە نایە بۆ چونکە هەستی پێناکە ئەچینە لای چەند بەڕێزێکی تر کە هەر خەڵکی ئەم دەڤەرن باسی کاتەکانی خۆیانمان بۆکەن بە تایبەت لە مانجی ڕەمەزانە سڵاوی خۆی گەورەتان لێ هەموو کاتێکتان تاعەت و عیبادەتان قبول بێ لێوەژەر ئەمە ئەو پرسیارە بکەم ئێوە چۆن کاتەکانتان بەسەرە بن لە مانگی ڕەمەزانە وەڵی مانگی ڕەمەزان عاتەتەن خۆ دەزانی مانگەکە بە تایبەتی ڕەمەزانی ئەم ساڵ فەسڵەکەی خۆشە بەڵام ئەگەر پێشتر وایە هاوینان ئێمە ڕەمەزانمان بەڕێ کردووە هاوینان تقریبا من وەکو شخصی خۆمەڵێم شخصی خۆم دوانی وڕاتومەتە دەرەوە شەوانە خۆ نەخەوتوین هەتا پارشێمان کردووە خەوتوین هەتا دوانی وڕاتینەتە دەرەوە بەڵام ڕەمەزانی ئەم ساڵ بە عکسۆی ڕەمەزانەکەوێتە بەهارەکەەوە هەر پێم وایە ڕەمەزانی ئەم ساڵ خۆشترێ لە ڕەمەزانانی پێشوو ڕەمەزان عادەتەن پارشێوە دەکەی جاری وایە ئیشمان هەیە ئینە دەرەوە ئیشمانە بناینە دەرەوە باشە ئەم دیاردەی نەخەوتنا کە هەتا نیوەڕۆ ئەخەون دوای ئەوسا بڵێن شەوان ناخەون ئەمە نەریتە یان گەنجەکان دایانی هێناوە نەرید نییە بۆ پێم وایە فەسڵەکە دایاناوە هاوین بوو ئەگەنا ئێستا ئەم ساڵ ڕەمەزانی ئەم ساڵوانیە پەیوەندی بە فەسڵەکەەوە هەبوو کاک حاجی ئەحواڵە باشە شکر یاخوا سەلامت حەزەکەم باسێکی خۆتمان بۆ بکەیت چۆن ڕەمەزانە بەیتە سەر چۆنی لەگەر ڕەمەزانە وەڵی الحەمدولillah ئێمە وەکو خۆم وەکو نەفسی خۆم لە تەمەنی دوان ساڵیوە تا ئێستا ڕەمەزان نەگرم بەڵام لە کاتی سوبحان الله لە کاتی شەڕەکانە شەڕی ناوخۆ کیمیاباران شەڕێکی وابزانم کۆڕە بوو یا سێ ڕەمەزان کەوتووەتە شەڕەکان و کاتی خۆی لە کاتی وجومەکەی هەڵەبجا چوینم لە کورد کۆڵ بە کۆڵمەوە باوکم خوافووی کە ئەوە ڕۆڵە بیکە بە خاتی خوا ڕەمەزان بگرە خوا ماگرێ وتم دەی برا ڕۆ لەمە زیاتر خوا ماگری ئەو کاتە نەتەتوانی بە ڕۆژوو بی ئەی کۆڵ بە کۆڵمە بوو کۆڕۆ بوو لەم لە کورد بوو نیانە هێش ئێرام چینەوە دیوە ئەو باوکم خوافیکە خۆی بە ڕۆژوو ئەوە بە منژ بە ڕۆژوو بگرێ وتم باوکە کۆڵێ بە کۆڵ تۆ بێ بەخوا ڕۆژوو پێ ناگرێت باوکت بە ڕۆژوو بوو ئەرە بەخوا ئەو بە ڕۆژوو بوو بەس بەخوا من نەمتوانی بە ڕۆژ بگرم لە کاتی کۆڕەوەکانە باشە فەرقەکەی چییە ڕەمەزانی ئەو کات و ڕەمەزانی ئەو کاتە من لە تەمەنی لە هەفتاونەوە لەو لادەیانە دابەزوینێتە ئەم شارە سەدامی گۆڕ بەگۆڕ هێناینە ئەم شارە هەمومانی کۆ کردو ئەم شارە تاکو ئێسەر لە شەڕ عێراق ئێران 7 ساڵ بەڕێمان کرد ئەو 7 ساڵە هەر کۆڵ بە کۆڵمان و ڕەمەزانمان حل لە ماڵ خۆمانان نەگرت ئەوە زۆر زەحمەت لە شوێنان بوون بارمان کردووەتە ئەم لادەیانە بارمان کردووەتە سلێمانی بارمان کردووەتە باریکە بارمان کردووەتە بازیان خوا وەکیل بێ حەڤە بارمان کردووە ئێمە لە کاتی شەڕ عێراقێرانە حەڤە ڕەمەزان هەر ڕەمەزانێک و لە شارێکە بانگرت ئەوە زۆر ناخۆش بوو ئێستا الحەمدولillah کێشە نییە لە ماڵ خۆتی ئەنجا وازێکی باش تۆزە دڵ ناڕەحەتە دڵیش پەیوەندی بەم بارودۆخی ئێستا سیاسیەوە ئەگینا وەڵڵی زروفی وەکو ئەم کاتانە هەر بە حیاتی نەبوو لەخوا بەزیابێ ئارام ئەمن و ئەمان باشە چی بەو گەنجاناڵی کە هەر لە پارشێوەوە ئەخەون هەتا مەغریب هەڵناسن لە خەو ئەمە گوایە بە ڕۆژووە نوێژەکانیشانە چێ ئەوە گەڕێتەوە بۆ بێکاریان ئەوە گەڕێتەوە بۆ مەسەرەن کۆمەڵی ئێستا ئێمە وەک خۆمان سێ چوارتە لە بەیزان کۆمان هەیە هیچ ئیشێکیان نییە مەکتتەبیان تەواو کردووە شەو ڕۆژە خەون ئەنجارە دەی بە خەویش نەی باتە سەر چی بکە وەڵی نازانم ئەخر ئەزای چۆنە بەدیل هەیە ئایستا تۆ ئێمە باسیشی ئام بابەتە بکەین گەنج
کە تەعین نەبوو ئەو تا من بۆ چاوەڕی تەعین بوون بکەم ئەی بۆ هەڵنەسم خۆم کار بکەم بۆ نمونە لە کەرتی تایبەت بێ یان لە شوێنێکا بێ ئەسڵان من خۆم خاوەنی کاری خۆم بم ئەمە یەک دووەم ئیسا بۆ نمونە من لە ماڵەوە ئەمڕۆ ئۆفم کە دەستم بەتاڵا خۆ نابێ هەر بە خەوبی بەمەسەر بۆ نمونە کتێب خوێندنەوەیە یان عیبادەتەکانی تر یان هیچ نەبێت کاتی نوێژەکان وەڵای من گەنجی وان بینیوە یەک نوێژی نەکردووە حتى مغرب بس لي خوتوها عليكم السلام ورحمة الله وبركاته بس تاك كان مثلا نيوزك بشي أمانة بلام قرأته بو شخصي خدي وعليكم السلام كسكان مثلا يكي هي وهي ناخذ مكتبك من هي وهي أشياء بلاي كارك وهي وهي خوص فيك أي جناب تليشي والله گەنج لەو شێوەی بینیوە هەر کاتەکانی بگرە گەنجی وا هەیە بە دەگمەرەوە گەنجانان هەرەخۆن بەڵام گەنجی وایە من خۆم یەکێکم لەوانەی بە تایبەتی ڕەمەزانە نوێژەکانم بە جەماعەتە خوێندنەوەم هەیە ختمی قورئانم هەیە ئەو گەنجانەش هەر هەمان دەستوری من ئەکسەرێ دەوانەیان هەیە بەخوا باشە وەکو وتەی کۆتایی جەنابەت ئامۆژگاری چیە بۆ گەنجانە واللهی ئامۆژگاریم بۆ گەنجانە ئەوەی خوێندن بۆ ئەوە نییە چاوەڕی دەستی حکوومەت بکەی بۆ دامەزراندن خوێندن بۆ ئەوەیە فێری ئیشت بکات داهێنەربی یعنی ئینسان کە شەهادەی هەبوو ئیتر ئەبێ مێشکی کراوە بێت داهێنەر بێ خۆی ئیش دروست بکە لە کەرتە تایبەتەکانە ئیش بکە هەر مەرج نییە تۆ چاوەڕی دەستی حکوومەت بکەی بۆ ئەوانش کە هەر لە ڕەمەزانان بڵێن و گەنجانە ڕەخەوێ باش نییە ینی هەوڵ بدا ئیشە بدۆزێتەوە قورئانێ بخوێنێ کتێبەیەک بخوێنێ مێژوو بخوێنێتەوە ئامۆژگاری جەنابەت وەکو وتەی کۆتایی والله من ئامۆژگاریم بۆ گەنجەکان ئەوەیە هەڵسن تەمەڵ و تەوەزن نەبن هەر ئیشێ بکەن بۆ خۆیان سەرکەوتووە بن ئینشاءڵڵا یاخوا سەربەرز بن دەستان خۆش بێ سوپاس بۆ جەنابتان ئینشاءڵڵا ئەچینە لای کۆمەڵە بەڕێزێکی تر ئەوانیشە دوێنین قسەیان لەگەڵاکەین بزانین بەرنامەی ئەوان چۆنە لە ڕەمەزانە ئێمە لێرە چەند کەسێکمان دوان دیارە باسی ساڵانی ڕابردووی خۆیانیان کردووە کە چۆن ژیاون لەگەڵ ڕەمەزانە و باسی ئەم ساڵی شەکەن جیاوازی ڕەمەزانی ساڵانی ڕابردووی لەگەڵ ئەم ساڵە چی بووە بەپی ئەزمون و بەپی تەمەنی خۆیان ئینشاءڵڵا چین و توێژی تر هەیە ئەچین بۆ لایەن وەریانەگرین و لەگەڵمانە بمێنەوە فەرموو یەکێک لەو شتە خۆشانەی کە من تووشی ئەبم لە ئەم جۆرە بەرنامانەیە ئەو پیاوە بە تەمەنانن کە ساڵانی ڕابردوو ئەزمونێکی زۆریان کۆ کردوێتەوە بەڕاستی شتی زۆر عجیب و سەیر و سەمەرەیان لێ فێرەبین یەکێک لەو بەڕێزانە کە ئەمڕۆ ئەچمە خزمەتی کا کوردەیە سڵاوت لێبێ ئەم کاتت باش یاخوا سەربەرز بن جەنابەت پێش ئەوەی بێمە لای بەڕێزت وتت موالیدی 52 مەلای موالی 52 ماشاءالله تەمەنت درێژ بێ یاخوا ئەمەوێ باسی ئەوەم بۆ بکەی ڕەمەزان لە سەردەمی تۆیە چۆن کاتەکانتان بەسرە برد کاتەکانی ڕەمەزانتان چۆن دابەشە کرد باسی ئەوم بۆ بکە وەڵای ڕەمەزان ئێمە ڕەمەزان پیاوێک بووی ناوی حاجی ئەحمەد بوو حەمەمەڵایان پێوت ئەو تەپڵی بۆ لێدان ئەو کاتە نەریتی تەپڵ لێدان هەبوو لە پارشەوە تەپڵ بۆ پارشەو خەڵگەڵەسا دوایە ویشە نییە ماڵی 50 پرسیەدایە بە حاجی ئەحمەد مانگی 50 پرسیانە ینی بە پارە ئیشێکە نانا سەر وترێ بە مانگی 50 پرسیانەدایە مانگکە تەواو بوو 50 پرسیانەدایە بە ڕەمەزان و دوای ویشە کە جەژن وایە جەژنی ڕەمەزان ئێمە ئەچون بۆ مزگەوت هەموو ماڵێک چی لێنایە لێنا ساوەر بوو برنج بوو برنج کەم بوو بەیانیانەکەی نیوەڕوانەکەی بۆ مزگەوت لەوێ خەڵگەی خوارد هەموو کەسە لە ماڵی خۆی چێشیانە لە دێ خوارد لە ناو ڕۆژانی ڕەمەزانتان چۆن بەسرە برد وەڵا ڕۆژانی ڕەمەزان ئێمە
بڵێن لەتی بەسەرمان بدو بەلا حیوان و مەیوان و بەرخ و مەرخ و ئەمانە بووین بەسەر ئەوانە و خەڵک ئیش و کاری کردووە خۆ خەڵک ئەو وەختە فەقیر بوو وەکیشە نەبوو خەڵک ڕۆژوو بۆ چوە درەوی کردووە کاکە خەڵک ڕۆژوو بۆ چوە ڕەمەدان بۆ چوە داری هێناوە ئەی جیاوازی ئەو کات چییە لەگەڵ ئێستاە جیاوازی ئەو کاتە زۆر خۆش بوو لەم کاتە زۆر خۆش بوو ئێستا خەڵک ئیسراحەتریشە خۆ کاتە بەخوا ئەو وەختە درەویانەکرد ئێستا ئەو درەوەش ئەو وەختە ئیسراحەت بوون بەلای بەرخ و حیوانی خۆشمانە بوو ئەو وەختە ئیسراحەت ئەو کاتت پێ ئیسراحەت وەڵاوەکو ئیسە دوایەوە ئیسە ناتوانانی بجوڵیت و دوایەوە وەختە جوڵاتی بۆ کۆچێکەوە ڕۆشتی و ئاهاتی تۆ دوایەوە نییە ڕەمەزانە بردە سەر و ڕێک و پێک و ئەنتیک و جوان و ئێستا گەنجێکی زۆر بەڕاستی ئێستا خەریکی خەوە بێ ئاگایە لە نوێژەکانی لە عیبادەتەکانی وڵی ترەوە هەر ئەوە بە ڕۆژوە کامل ڕۆژەکە ئەخەیە خۆیانە کابرا هەڵناسێک کە بانگی دایەمە بانگمان لێکە هەیە لە فلا بانگمان لێ ناکە ڕاستە بێچی بۆ بانگەکە چی بەرەپیری نوێژەکە بکەیت ئێمە کە ئیسە کابرا ناڕاتر خۆ بە دەسەڵاتی خۆی دێ دەسەڵاتی ئەمەیتی باشە ئامۆژگاری چییە بۆ جۆرە گەنج وڵا ئامۆژگاریمەوەیە نەخەون شەو تا بەیانی خەری سەری فێز و کۆمانە نەکەن و نوێژەکانیان بکەن و تاعاتیان بکەن و خۆ گەنجی ئەمڕۆژ باشە بەنسبەت کاک کووردە جەنابەت خەڵکی من خەڵکی گوڵپم خەڵکی گوڵپی چەند مزگەوتی تایە تەقریبی گوڵب یەک مزگەوتی تیا بوو یەک مزگەوتی تیا یەک مزگەوتی تیا بوو گوڵب گەچێنەیە باخە کۆن سەرگەد هانەی دن بنجەی درێ خارگێڵان هەروە دەرەقەی سەر هەموویان هاتن لەوێ نوێژیانەکە مامەسان نەبوو ئێمە مامەسەیەکمان هێنا لە زاوەر هێنامان لەوێ مامەسا بوو مامەسا دەست نەکۆ ئەو وەختێ هێنامان لەوێ مامەسای دێکە بوو تر خەڵگات لەوێ جوعەکە مزگەوتەکە زۆر گەورە بوو ئەو پێشش دەهاتن لەوێ جیانە بووە مامەسا پێیانە بوو مەلاهادی خەڵکی زاوەر بوو ئێرانی بوو هێنایان ئەو زمانێ مەلا نەبوو وەختە چون خەڵکەێنە چیشیانەدایە هەموو ماڵەیە چونکە گەلەدارمان بۆ کرد هەموو ماڵێتەنەکەی گەنمیە نەدایە دوایەوە سەربترە شتیان نەدایە شتیان نەدایە ئەویش بەرنوێژیەکە ترخۆ مەعاش و ئەمانە نەبوو حی نەبووە نەبوو حەج نەبوو باشە ئێستا جنابت لە خوورماڵ نیشتەجی ناوەڵام من لەوە لێرم لە هەولێر بڵێ لە هەولێرەوە یەم بۆ ئێرە خزم بۆ برا و سەردار و هەموو سەردانەر وڵات باشە من یەک پرسیاری کۆتایی ماوە ئینشاءڵڵا ئەچینە لای خەڵکی تر وەرەگرین پرسیارەکەم ئەوەیە ڕەمەزانی ئەمساڵ ئەکەوێتە بەهارەوە بەڵێ لەگەڵ نەورۆزە هاوتەری بە بەڵێ طبعا تۆ بەسەر تا هاتووە کە ڕەمەزان بکەوێتە نەورۆزەوە بەڵێ ئێستا خەڵک پێم وا بێ ئێوارانەکەی ئەباتە دەرەوە لە دەرەوە بەربانگەکە ئەوە هەیە بینی و تەشتیوە بۆ خەڵکی شە حەز ناکە ڕەمەزان کەوتوتە نەورۆز لەبەرەوەی نۆرەزیان لێ ئەبێت بەڵێ من بیستومێ بیستومە ینی تێبگەم نەڵێ من ڕازەڵێ لەبەرەوەی نەورۆزەکە لەبەرەوەی نەورۆزەکان لێ بێت ئتر ئەوە مشکلێکی خۆشیانەوە مامەسە بەزێ ماتوانین ینی تەوافقی بکەین لە بینیانە بۆ نمونە من ئەگەر حەزم بە گەشت و سەیران بێ بە تایبەت ئەگەر لەو جەماعەتە بم کە ئەڵێ گەشت و سەیران بەبێ کەباب ناخۆشە ئەی خەمە ئێوارەوە و بەربانگەکە بم لەو دەشت و دەرە بەربانگەکەمە و هەم سیارەت و هەم تیجارەت و نایکە ئەو نایکە شەوە نایکە چاک لێ تێگەشتووە من ڕێگەڵێ یاخوا سەربەرز بن زۆر خۆشحاڵ بووین کا کوردەجیان سەربەرز بن یاخوا خۆشحاڵ بووین سەلامەت بن یاخوا ئەچینە لای کۆمەڵەیە خەڵکی بەڕێزی تر هەر لە خوورماڵە مێنینەوە و لەگەڵمانە بن فەرموو هاتوومەتە ناو بازاڕی گشتی خوورماڵەوە کاک حاجیەکەم لێرە بینیوە لەسەر تەڵەفرۆشیە سەروسیمایەکی خوورماڵیانە و هەورامیانەی پێوە دیارە حەزەکەم بچم ئەو وەرگرم و بچینە خزمەتی پێڵێن سەلامون عەلەیکم ئەحواڵتان باشە شکر چاکن کاک حاجی وەزەتان چۆنە لەگەڵ ڕەمەزانات چۆنن وڵی حەمسنا بۆخوا حەو ساڵ بووم تاش هاجە ڕەمەزانم نەخواردووە لەخوا بەزیاد لەخوا بەزیاد باشە کاک حاجی پرسیارێ فەرموو قوربان ڕەمەزانی ساڵانی کۆن لە کاتی خۆت چۆن بوو جیاوازی چی بوو لەگەڵ ڕەمەزانی ئێستەیە کاتەکانتان چۆن بەسەرە برد کاتەکان وەختی وا وەکەوتە هاوین زستان بەخوا هاوین ڕەمەزان وە بە ڕۆژوو بووین بە نان و دۆوە وەکوی کاتێ برنج و ڕۆن و
ماسی و ئەمانە نەبووە بە نان و دۆ تا ئێوارە بە ڕۆژوو بین درەومان کردووە ئیشیشتان کردووە ئیشمان کردووە تا ئێوارە درەومان کە لە سێبەری کەپێکمان کرد بێژین کەپرە هینی برنجی کەپرمان کرد لە درەومان کرد تا ئێوارە بە ڕۆژوو بگین هیچ نەبووە ئەبەت نان و دۆ بووە خواردومان وەکو ئیساتە گۆشت و پڵاو و ڕۆن و ئەمانە نەبووە بخۆیت ئیسا لەخوا بەزیابێ هەموو شتێ هەیە ئەوەی نێگرێ گوناهبارە بێت گوناهبارە بێت ئەرە وەڵا گوناهبارە بێت باشە ئەو گەنجانەی کە هەر بەخەو بەسەریە بەر گشتیان گەورە و بچوو بە ڕۆژوو بن چونکە ئیمڕۆ لەخوا بەزیابێ گۆشت هەیە پڵاو هەیە برنجەیە هەموو شتێک هەیە خواردن هەیە تۆ ژەمێ نان ناخۆیت ئەبێ بە ڕۆژوی توانی بگیری هەموو کەس توانی بگرێت هەموو کەسە توانێت ئەرە وەڵا توانی بگرێت ئەگەر لێ ببڕێ هەموو کەس توانی بگرێت ڕەمەزانی ئیمڕۆ باشە کاک حاجی جنابەت خەڵکی خوورماڵی خەڵکی خوورماڵم بەس قەدیم خەڵکی بانیشار بووین بانیشاری کۆن سەبانیشاری تازەنە لەوێ بانیشاری چەند مزگەوت هەبوو لەوێ یەک مزگەوتی تیاوە بانیشاری ئیستا ئیسیش هەر یەک مزگەوتی تا بانیشاری تازە بەڵێ قوربان باشە پرسیارێ فەرمو قوربان ڕەمەزانی ئەم ساڵ ئەکەوێتە مانجی بەهارەوە یعنی کەوتۆتە نەورۆز و ئەکەوێتە نەورۆز بەڵێ نزیکت لە یەکەوە بەڵێ بەڵێ یارە وەڵە خەڵکێک ئەیانەوێ بچنە دەرەوە وەڵی سەفرە بکەن سەفرە بکەن ئەگەر تا نەکەوتینە ڕەمەزان ئەم 15 ڕۆژی ماوە بۆ ڕەمەزان ئەتوانم بڕۆنە دەرەوە دوایە ئەگەر بۆیان بکێ نەشن من پرسیارەکەم ئەوەیە لە جنابەت بەڵێ خەڵکانێک ئێستا پێیان ناخۆشە ڕەمەزان هاتووە لەبەرەوەی نەورۆزەکەیان لە دەسەچێ ئێمە ئەمانەوەیە ئەوەیان پێ بڵین کاکە لە مەغریبە ئەتوانن بەربانگەکەتان بەرنە ئەو دەشت و دەرە لەوێ ئەوە زۆر هەم سەفرەکەتان بکەن هەم گەشت و گوزارەکەتان بکەن فەرمایشتەکەی جەنابەت بەربانگەکەشتان بکەنەوە بە ڕۆژەکە بە ڕۆژوو بن و ئێوارە مەغریب سفرەکە بوونێ دەرەوە دای بخەن و بیخۆن بەربانەکان و زۆر چاکە قسەکە زۆر جوانە باشە کاک حاجی لە سەردەمی ئێوەیە بەڵێ چەند ڕەمەزانێک کەوتۆتە شەڕ و ئاژاوە و دەربەدەری و چۆن بەڕێتا خستووە وەڵی وەختی وا بووگە شەڕ بووە گەرم بووگە کابرا لێبراوە بە ڕۆژوو بووگە وەکو ئەم خواردنە نەبووگەی چاتە بە نان و دۆ بە نان و ماس و بەوانە ڕۆژویان گرت ئەو ساڵانەی ڕەمەزان لە ناو ڕەمەزانە خەڵکی کۆڕەوی کرد و چۆن بوون بەخوا کۆڕەومەکە چوین بۆ بەرەو ئێران بەملا بۆلا چوین بۆ ئێران بۆ ڕامان کرد بە ڕۆژوو بووین ئەو کاتانە بەخوا بە ڕۆژوو بووین چوین نەوێ وەختی وا بگە شەوان بەسترات لە ڕێشکان ومان بە ئاو بێچێ بە خورماوە بێ بەچێ خوا دابێت شکان ومان کاک حاجی تۆ لەم ڕەمەزانەیە کاتەکانت چۆن دابەشەکەی ڕۆژانە بە چی خەریکی وڵای خەریکی ئەم سەوزە وشتمە لەگرە هەتا سعات چەند وڵا تا سعات 4 و 5 تر دوایەوە ڕۆیتەوە بۆ ڕۆوە ماڵەوە لە نوێژەگرم و ئەچم نوێژەکەمەکە و بەربانەکەیەکەمە لێمان وەربگرێ ئینشاءالله خۆی گەورەتانی قبول کە وەکو وتەیەکی کۆتایی حەزەکەم ئامۆژگاریەکەت هەبێ بۆ ئەو گەنجانەی کە ئێستا تەماشای داوا لەو گەنجانەیە کەم گەورە و بچووکیان ئیشەڵڵا بەهێمەیی خواوە ناوی خوای دەبێن ڕەمەزانەکە بگرن خوا لە هەموو دەد و بەڵام سیبەتە لامانەدا ئیشەڵڵا ئینشاءالله خۆی گەورەتان ڕازی یاخوا بەخێر بەسەر چاو زۆر خۆشحاڵ بووی یاخوا بەخێر بەسەر چاو پێم وابێ کەسێکی تر لەوێ هەیە حەزەکەم بچینە خزمەتی خەڵکی ئێرە ئەوەی تایە هەرچی ئەزمموی خۆی هەیە هەموویت پێ ئەڵێ لە ساڵانی ڕابردووە چی کردووە چی ڕوویداوە هەموویت پێڵێ بە تایبەت لە مانجی ڕەمەزانە سڵاوی خوارد لێبێ باشە چاوەڕوانی تەکەین دکتۆر زۆر زۆر بوو یاخوا سەربەرز ئێمە شانازیتان پێواکەێنمەش بێ شانازیەکەی پرسیارەکەی من ئەوەیە کاتەکانت چۆن بەسەرەبەی لە مانگی ڕەمەزان لە مانگی ڕەمەزانە وەڵی دکتۆر کە لە عادە من دوکاندارم بەڵێ تر بەیانیان چی تعالوە یێتەوە شتەکان و ڕێگەکەیت بۆ کڕیارەکان تو باشە جایتر ئەوە بە نیم ساعتێک پێش نوێژ لە مزگەوت حەزورت هەیە و دوای نوێژ یێتەوە بۆ دوکانە یعنی تۆ ژیانت بە سیستم بەڕێ ئەخەی کەسی وا هەیە بە تایبەت لە گەنجەکان بە ڕۆژە خەوێ دەیتر ئیشەکەی ئەمە ناکرێت بخەویت ناکرێت ئەگەر بخەوی ئەگەر بخەویت بەیانی هیچ نییە بفرۆشی هیچ نییە بەریتەوە بە مناڵەکان نییە ئیزارەی وەزاقی پێبیت بەم قەیران ینی من لەم قسەی جەنابەت ئەوە تێگەیشتم ئەگەر بخەوی لە ژیان دواکەوی دواکەوی بە تایبەت ئەو گەنجانەی کە ئێسا بە تەمای
ئەجر و پاداشتن لای خوا بە ڕۆژووە بێ بەڵام یەک نوێژ ناکە هەر لە پارشێەوە ئەخەوێ حتا عسر کە ئەمە بەڕاستی ینی دو ئەکەوێ لە جاتی ئەوەی کە پێش بکەوێ ڕەمەزانی سەردەمی ئێوە چۆن بوو جیاوازی هەیە لەگەڵ ئەم ڕەمەزانێ سوزان ڕەمەزانی گرانی زۆر ناڕەحەت بوو بەڕاست ناڕەحەت بوو ئەو کاتە بوو زۆر ناڕەحەت چکوازم چەند ڕەمەزانێکیش کەوتە کۆڕە و هەر کۆڕە خۆی ڕەمەزان بوو شەڕ و ئاژا و ناخۆش شەڕی ناوخۆ بە زۆری اینجا کۆڕە و اینجا چۆن بوون ئەو کاتە چۆن ڕەمەزانتان بەسەر بەخواوە حاڵ نەبوو دکتۆر حاڵ نەبوو ئەیکە حاڵە تۆ گرانی بێ هیچ نەبێ پارشەوی هیچ چی بە ڕۆژ و شەبوون ئەی چی بکەین بە ڕۆژ و نابێ ئەی چی بکەین خۆ بێ ئەی تۆ نوێژ بکەیت تو ڕۆژ و نەگریت معنای چی ڕاست ئێوانە ڕاست باشە مامۆستا ئامۆژگاری چییە بۆ ئەو گەنجانی کە ئێستا تەماشامانەکەن وا دانیشتون تەماشای ئێماکەن وەڵام متکایان لێ یەکەم داوایان لێ یەکەم ینی ڕەمەزان خەوتن نییە ڕەمەزان عیبادەتە مانگێکە تۆ یانزە مانگە چۆن نەخەوی بکەوە بەس لە ڕەمەزانەکە مەخەوە چیتیایە باشە چی بکەن لە جیاتی ئەوەی بخەون کورە قورئان بخوێنن کورە جوانە ئەمانە بەدیلە کتێب بخوێنەوە کورە چوزان نوێژ بکەن کورە ساڵاوات بن خۆ و بەدیل زۆر زۆرە دکتۆر ئەگەر بەدوای بەدیلە بگەڕێ بەدیل زۆر زۆر تەمەنیش بەخوا کورتە بەخوا لە ڕێژ ناوەسێ نەک هەر کورتە هەر لە ڕێژ ناوەسێ هەر ئەڕوە هەر کوردەوارێ لە 52 ڕۆژێکەوە بەخوا تەواو هەر پێچی مێزەرێک ئەوە چیە واڵێ ئەڵێ پێچی مێزەرێک سبحان الله پێچی مێزەر جاران لە ناو مەلا و فەقەیە ئەوا باو بوو مامۆسای ئاینی هەرچەندێک مێزەرەکەی بڵین گەورەتر بواە پێچەکەی زۆرتر بواە ئەوە ینی نیشانەی علم و معریفەت و ئەوانە بوو ئێستا ئەڵێ پێچی مێزەرێکە یعنی ئەوەندەی مێزەرەکەت پێچایە و تەواو هەر بای ئەوەندێ تاو دەست خۆش بێ خی گەورە لێ ڕازی بێ ئێمە زۆر خۆشحاڵ بووین سەربەرز بنیاخوا سەلامت بنیاخوا تاعات و عیبادەتی ڕەمەزانی هەموو لایەک قبول بێ ئینشاءالله ئێمەش داوای دوعای خێر لە جەنابتانەکەین سەربەرز بنیاخوا سوپاسانەکەین تا ئێستا لە خزمەتی بەتەمەنەکان نابووین حەزەکەم گەنجێکی تازە هەڵچوش وەرگین ئەو پرسیارانەی کە لەو مامە بەڕێزانەمان کرد حەزەکەم لە ڕوبەڕووی ئەم برا بەڕێزەشی بکەینەوە سڵاوت لێبێ ئەحواڵ باشە شکر پێش ئەوەی بێمەلات وتت موالیدی 99 باشە ڕەمەزانی ئەم ساڵ چۆنە بینی پار و پێرار وڵی ترەوەیە بڵێ جوەکەی زە خۆش بێن جوەکەی خۆشترە بەهارایە و بەدەم مانگەکانی پێش ساڵەکانی پێشوتە زۆر گەرم بوو گەرم بوو وڵای ڕاستی خۆشە من هیچ ڕەمەزانێکم نەگرتووە بۆچی وڵای من هۆگری جگەرە بووم بوون بەم گرتایە لاان تا سەعادونی وەرە سێنی وەرە بەم شکاندایە نەمەتوانین بگرن جگەرێکم داگرتنە باشە ئەم ساڵ ئەبێ وعدم پێ بدەیت ڕۆژوو بگریت وعدەدەم ڕۆژوو بگرم و هەوڵیشە دەمەوێت هەوڵم جگەرەکەش تەرک بکەم تیەگەیت باشە تا ئێساکە کە تەرکرد نەکردووە لەمە دووە ئەوە هیچ وردە ئینشاءالله تەرکێکەی طبعا جگەرە زەرەری زۆر ئەبێ ئاگدار بی تەندروستیت لە پێش هەموو شتێکەوەیە ئەمە یەک دووەم جەنابەت گەنجی یعنی پێویستەکە بیرێک لە داهاتوی خۆت بکەیتەوە هیچ ئینشاءالله ئیتر ئەم ڕەمەزانە وەگەڵێ دەستکە ڕۆژ و گرتنی خۆت و شان و بازووی لێ هەڵکە بەس وەکو گەنجێک ئەو گەنجانی کە ئەخەون لە پارشیەوە حتا ئێوارە بەسە خەوێ وڵایەوە بەتاڵیە خواگەدارە بەتاڵیە وڵای من خۆم جەروە سەعات وانزەنی وەڕ ئەمڕۆ سەعاتێکم هەڵسام لەخۆ یەکی وەڕۆ ئەرە وەڵا ئەخە من لەو بەقەڵانە ئیشەکەم تەمادۆشتی کۆنەکوەکەمەوە بۆ کابرا بۆ مانگایەتی قەینا تۆ ئیشەکەت ئاوایە هی وهەیە ئەو ئیشەشی نییە وایە ئەم ئامۆژگاریە لە برا بچووکی خۆتەوە وەرگرە کە بە ڕۆژوو بووی مەخەوە هەموو ڕۆژەکەت مەخەوە بۆ ئەوەی سوودێک ببینی هەم لە عیبادەتەکانت هەم لە نوێژەکانت چکە گرنگە تو کاتی نیوەڕۆ دێتە پێشەوە کاتی عسر دێتە پێشەوە نییە بەڵێ ئێستا بڵێ تۆ
کە ڕۆژوو نوێژ ناکەی وەکو وایە بڵێ نوێژەکەمە دەست دوێژم نییە چۆنە بێشتیوانە ئەبێ هەردووگیان بکەیت وەردووکیان پێویستێ بیکە من دایمە سێریکە دوو پاقەتم پێیە کەمە تاویستەمە حاضرێت قەت پاقت من نابڕێ باشە ئاخردا ئێستا ئەمە ئەبێ وعد دەیتر ئەمانە نەکێشیت وەڵا ناتوانم وعدی وا بدەم ئاخر ئێستا قەیناکە وعدەکەت ئەبێت تەدریجی بێ پێم بڵێ لەم مانگی ڕەمەزانەیە دەنگ هەر بە بەخوای گەورە بڵێ خوایە وعدت پێ ئەدەم لەم مانگایتر ئەم جگەرەیە تەرکەکە من ئێستا فڕی نادەم بەس خۆ دوای فڕیدە ئیشەڵڵا باشە بەخوار شەو ڕۆژێک کە تۆ نیەتت لەگەڵ خوایە چاک بێ لەگەڵ خوایە نیەتت ساف بێ دڵنیا بەخوای گەورە سوێن بەخوا کەس نییە ڕاستە بێ لەگەڵ کەس نییە بەقی من ذکر و سپاسی خواگەر دڵی یەگەیت ئەوەندە وعد بدە بەخوا بڵێ خوایە یارمەتیم بدە جگەرە تەرکەم معاونە بکە پشتم بگرە بۆ ئەوەی ڕۆژوو بگرم ئیشەڵڵا هەوڵادام سەربەرز بن قوربانە ماوە زۆر خۆشحاڵ سەلامەت دنیا خوا دووبارە سوپاس دەکەین دوعای خێرە بۆکەین ئینشاءڵڵا خوای گەورە لێ ڕازی بێ نمونەی یەکێک لەو گەنجانەی کە زۆر بە ئەدەب زۆر بە احترام زۆر بە ئینسافانە ئەم باسی خۆیەکڵێ من جگەرا کێشم و ڕۆژوم نەگرتووە بەڵام هەوڵ ئەدەم لەمە و دوا هەم جگەرە تەرکەم هەم ڕۆژۆکەم بگرم هەم ینی وعدەدەم بە خوای گەورە بۆی خوای پەروەردگار وەگەڵێ یارمەتی بدا هێدەی چ گەنجێک هەیە ئێساکە بەم جۆرە بێ هەرڵێ ئەیکەم یان داوا لە مامۆساکە هیدایەتمدا کەچی خۆی زانێ ئەوە ڕێگا ڕاستەکەی یان ئەوە ڕێگا خراپەکەی ینی خۆی هیدایەت دراوە هیدایەتدان چییە ینی ئینا هەدەیناه السەبیلە ئیما شاکرا و ئیما کەفورا ئەوە ڕێگە چاکەکەی ئەوش ڕێگە خراپەکەی بەخوا بەدەستی خۆتە تۆ کامیان هەڵەبژێری اینجا داوا لە غیری خۆت مەکە دوعات بۆ بکا بۆی هیدایەت وەرگری چونکە تۆ ئەزانی کامە باشە کامە خراپە لەبەرەوە لە ئێستەوە وەکو ئەم برا بەڕێزە وعد بدە ئەگەر جگەرت پێتەرک ناکرێ با یەک شتتان پێ بڵێم یعنی یەک بابەت هەیە زۆر گرنگە لەگەڵ ئەم گەنجەیە کە ئێساکە پێویستەکە ئێمە سڵی لێ بکەینەوە ڕەمەزان وەکو گرتوخانەیەک وایە کۆمەڵە شتێکت لێ حرام ئەکا کە لە ئەسڵە حەڵاڵە ئێمە ئاو حەڵاڵە بەڵام لە ڕەمەزانە ئاو ناخۆینەوە لە خۆمانمان حرام کردووە و ئەشتوانین باشە بۆچی هەندێک لە شتە حەڵاڵەکان ئەتوانین لە خۆمانی حرام کەین و تەرکیکەین بەڵام ناتوانین لە ئەسڵا شتێک کە حرامە وازی لێبێنین دەی ئەمە نیشانەی ئەوەیە پێتەڵێ کاکە تۆ ئەتا ئێساکە واد لە خۆت تێگەیاندووە جگەرت پێتەرێک ناکرێ بەخوا ئەتوانی تەرکیکەی ئەوە خەیاڵێکە لە خەیاڵدانی خۆتە دروستت کردووە وەڵا ناتوانم تەرکیکەم نەخێر شتیوانیە بەخوا ئەتوانی تەرکیکەی تۆ وەڵا ناتوانم نوێژەکانت بکەم شتیوانیە ئەتوانی نوێژەکانت بکەی بەڵام خۆت ناتەوێت خۆت بڕیارت نەداوە خۆت قەرارت نەداوە کەواتە ڕەمەزان مەدرسەیەکە بۆ ئەوەی ژیانت ڕێک بخەیتەوە قوتابخانەیەکە بۆ ئەوەی پلانێک بۆ ژیانی خۆت دابنەی فێر ببی کە ئەگەر هەتا ئێساکە هەنگاوێکی باشت نەناوە لە خەیاڵی خۆتا شتێکی باش هەیە ئامانجێکی باش هەیە هەنگاوی بۆ بنێ بڕیاری بۆ بدا پێویستەکە تۆ قدرەتی خۆتت هەبێ ئیرادەی خۆتت هەبێ بڕیاری خۆتت هەبێ لێرەیە کۆتایی بەم بەشە دێنم ئەچین خەڵکی تر وەرەگرین و لەگەڵ مانابن فەرموو گەنجێکی ترم لێرە بینیوەتەوە خاوەن دوکانێکە ئەمەوێ وەکو گەنجێک ئەم پرسیارانە ڕوبەڕوو بکەمەوە سڵاوت لێبێ سڵاو لە تۆش ئەحواڵت چۆنە سەرچاوم وەک گەنجێک لەگەڵ ڕەمەزان ئاچۆنی وەڵا لەخوا بەزیابی ئەلحەمدولیلا زۆر باشین باشە گەنجەکان وا بەناوبانگن ئەڵێ ڕۆژ ئەخەون شەو بەخەبەرن وایە طبعا قسەکەی تۆ زۆر جوانە زۆربەی گەنجانی ئێستا هەر خەریکی یاریکردن و پۆبجی و چۆن بڵین مۆبایل و زیاتر ئینتەرنێت بەکارێن و بە ڕۆژە خەوتون و بەشا بەخەبەر شتێ باشە خراپە وەڵی زیانی زۆری هەیە بۆ جەستە و بۆ عەقڵ ئەی چی بکەن باشە بەدیل چییە؟ وەڵی بەدیل ئەوەیە تۆ نوێژەکانە لە کاتی خۆیان ئەنجام بیت و زیکری خوا بکەیت و چۆن بڵین خەریبی بە ڕۆژوو تاعاتەکەتەوە باش زۆر سپاس بۆ جەنابەت ئێمە خۆشحاڵ بووین نمونەی گەنجێکی بە ئەخلاق و چاک ئامۆژگاریەک ئەکا بۆ ئەو گەنجانەی هاوتەمەنی خۆیەتی هیوادارم هەمان ئەو قسانەی لێ وەرگرین ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ جەنابەت سەربەرز بن یاخوا فەرموو
مامۆستا سلااوت لێ سلاوی خوا لێەوە باشە زۆر سپاسان جنابەت خەڵکی خوورماڵی بەڵێ پرسیارێکەکەم لەم بەرنمەیە ئەوەیە ئێستا کە مانگی ڕەمەزانە کاتەکانمان چۆن بەسەربەرین جنابەت خۆت چۆن بەسەریە بێ کاتەکانت وەڵاهی طبعاً مامۆسای بەڕێز ڕەمەزان لەبەر ئەوەی مانگێکی تایبەتە مانگی ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەیە طبعاً ئەبێ مرۆڤیش بەرنامەی جیاواز لە مانگەکانی تردا بنێ من وەکو خۆم لە ڕەمەزانە جیاواز لە مانگەکانی تر یعنی نەبێتە ڕووپامایی و دەرخستن عیبادەتەکانم زیاترەکەم مەسەلەن ڕۆژی ئەگەر چارەکێک 20 دقیقە قورئان بخوێنم لە ڕەمەزانە زیاتریەکەم نوێژەکانم چوون بۆ مزگەوتم هەنی دوورکەوتنەوە لەو شتانەی کە دین با بڵێن نەهیانەکە نزیکەوتنەوە لەو شتانە یاخود جێبەجێکردنی ئەو فەرائیز و ئەرکانی کە دین فەرمانیان پێەکە باشە زۆر بە کورتی حەزەکەم ئەوە بزانم چی بەو گەنجانە ئەڵەیکە لەم مانگەیە ڕۆژەکانیان بەس بەخەو بەسرە بن نەوەڵا مامەسا من لەگەڵ ئەوەیانیم عیبادەت لەگەڵ خەوا دووشتی جیاوازن ڕاستە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ خەوتنیش لە مانگی ڕەمەزانە جۆرێکە لە عیبادەت یاخود بە عیبادەت حسابەکرێ بەڵام نا حیفە ئینسان کاتەکانی خۆی تەنها بەخەو بەڕێ بکە ئەو قورئانە مەزنە هەیە کە هەموو ڕۆژ ئاوا و فەیلسوفەکان و پیاوە خوێنەوە ئەرو مەزنەکان و پرۆفیسۆرەکان سەریان لێ سوڕماوە حیفە ئێمەی موسڵمان حەقیقەتەن پەراوێزی بخەین نەچین بەلایە تەپ و تۆ سەر قورئانەکە بنیشێ گوناحە بەڕاستی ئینسان تێڕا نەمێنێ لەو قورئانە لەو کەلامە شیرینەی خوای گەورە عیبادەتەکانی گەرم و گورتر نەبێ و نەبێتە شەحنێک یانزە مانگەکەی تر بەم شەحنە حەقیقەتەن بتوانێت یانزە مانگەکەی تر بەڕێ بکە ئێمەش هیوادارین ئەو قسانەی جەنابەت ئەو خەڵکی کە گوێمان لێ ئەگرێ بە جوانترین شێوە پەیڕەو بکرێ و جێبەجێ بکرێ و داواکارین لە خوای پەروەردگار طاعت و عیبادەتی هەموو لای قبولکە زۆر سپاسەکەی مامۆستای بەڕێز سەربەرزی دنیا و قیامەت ئێمە خۆشحاڵ بووین بە دیدارتان سەربەرز بنیا خی گەورە لێتان ڕازی بێ خوا سپاسانەکەین بەخوا ئەبێ بڕۆین بەڕێزان وا هاتینە کۆتایی ئەم بەرنامەیەش لە خوورماڵ بووین ئەم ناحیەیە بە زۆر شت تایبەتمەندی دەرکردووە و ناوزەندی دەرکردووە باسی پلاندانانمان کرد لە کاتەکانمانە بە تایبەت لە مانگی ڕەمەزانی پیرۆزە چونکە ئەو مانگە لە ناو 11 مانگی خوای پەروەردگار کە دایناوە تایبەتمەندی خۆی هەیە پێویستەکە بە تایبەت گەنجەکانمان بیقۆزنەوە بەخەو بەسەری نەبن گەنجانێک کە ئەوێ بە ڕۆژوو بێ بە ڕۆژووە بێ بەڵام زۆرێک بەخەو بەسەریە بایان لەسەر یاری ئەلکترۆنیەکان بەسەریە بن زیاتر چوینە لای ئەو مامە حاجیانەی کە لە خۆمان گەورەترن خاوەنی ئەزمونێکن ڕەمەزانانی پێشوو بینیویانە چۆن گوزەریان کردووە ڕەمەزانیان چۆن بەسەر بردووە ئەم ڕەمەزانەش چۆن بەسەرە بن ویستمان لێرە چەند خاڵێک بگەێنین لەم ئەڵلقەی ئەم بەرنامەیەمان خاڵی یەکەم بەڕاستی کات گرنگی خۆی هەیە ئینسان کە دەستی بەتاڵ بوو هەموو شتێکی خراپ بە دەستیا دێ یان بە خەیاڵیا دێ بۆ چونکە وەکو لە سەرەتای بەرنامەکەشا باسم کرد ئێمە دوو دوژمنمان هەیە دوو دوژمن لە چواردەوری ئێمەیە هەیە یەکەم نەفسی خۆمان دووەم شەیتان سابری لە شعرێکە ئەڵێ نەفس و شەیتان یەک لە یەک تاالبترن بۆ ڕاو و ڕوت ئەم بە قەستی گرتنی دڵ ئەو بە قەستی دینەوە شەیتان هەرچی هەوڵ و تەقەلای ئەوەیە کە دینی تۆ بشێوێنێ شوبهەت بۆ دروست بکە ساردت بکاتەوە وات لێ بکە ڕۆژوو نەگری وات لێ بکە نوێژەکانت تاخیرکەی وات یعنی بە هەموو جۆرێک هەوڵت لەگەڵادا بەوەی کە لە دینەکەت ساردەوە بی لە بەرامبەریشان نەفس وات لێ ئەکا هەموو ئەوەی کە حەزی پێیەتی لە کاری خراپ کە خوای پەروەردگار فەرمێ ئین النەفس لەئەمارەة بالسوء نەفس ئەمرەکە بە کاری خراپە تۆ ئەنجامی بدەیت لەبەر ئەوە ئەم دوو دوژمنە ئەگەر بێت و تۆ جڵەویان نەگریت کە
کە ڕەمەزان فرسەتێکی زۆر گەورەیە ئینسانێکیش ئەگەر پلانی نەبێ ڕێگەکەوێتە داوی ئەم دوو دوژمنەوە وەکو سەرەتای بەرنامەکەش باسم کرد هەر کەسێک خاڵی بێ لە پلان خاڵی ئەبێ لە پیلانی کەسێ ئەبیتە هەدەف و ئامانجی ئەو کەسەی کە نەیارتە بەڕاستی ئیتر وەکووتم ئەو کەسە لەوەی هاوڕێیەکت بێ ئەو کەسە لەوەی نەفسی خۆت بێ لەوەی شەیتان بێ لەوەی چوزانم گرنگ ئەوەیە تۆ بەدەست بەتاڵی دانەنیشی و لەگەڵ ئەوەشا کاتێکی زۆر نەدەی بەخەو بە ڕۆژووە بم بەڵام هەتا مەغری بەخەو ئەی نوێژەکانت ئەی قورئان خوێندنت ئەی ئەو هەموو ئەجر و پاداشتە لە زیکر و لە یاد و لە ئەو بابەتانە لە کتێب خوێندنەوەیە لە کار و کەسابەتەکەتە کەسی وا هەیە تەنها بۆ ئەوەی فتوایەکی دەستکەوێ بە ڕۆژوو نەبێ هەزار ئەم لاولاکە لەبەرەوە یعنی گرنگە ئێمە ڕەمەزان وەکو جیاواز تەماشا بکەین لە مانگەکانی تر و ئینشاء الله ئەم ڕەمەزانە ئەبێتە مانجی پڕخێر و بەرەکەت بۆ هەموو لایەک بە تایبەت گەنجەکانمان بتوانین دەستکەوتێکی باشمان پێبێ لە قیامەتە بەدەست بەتاڵی نەگەینەوە لای خوای پەروەردگار تا بەرنامەیەکی تر و ئەڵقەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.